سلاف التبن عباس سلاف لبینارین کردستان 24 جدا حیا پایتخت قطر دیساد گل هوینا از به دیوان امیری دست بید کم کو به وی آوایی بحثا سردانا سروکی حکومت هرما کردستان و پیشوازی کرناوی جالی میر قطر و هاتیه کرن تیدا هاتیه کو دوی سردانه دام بحث خورد کرنا پیوندین دناف بر هرما کردستان ولات قطر کریان مگلک بابت این کوچه گرنگیا هر دو آلیان نقاش کرنه جبلی وی که بحثا جوینا سروکی حکومت دیگل سروکی حکومت هرما کردستان دیگل سروکی وزیران قطر کریا کو هفدم وزیر داخلی اجی یعنی به وی آوایی و بگشتی لسر آسته مدیا قطری وبسایتین وان بحثا و سردانه هاتیه کرن چوانیه همه هنگی و خورد کرنا پیوندیان دناف بر هرما کردستان و قطر سردانا دو روژی سروکی حکومت هرما کردستان و شاندا پیرا کو پیک هاتبون جو وزیر پلاندانان دکتر دارا راشید هر وها وزیر کاروبارین شهیدان و انفال کریان هجای عبدالله حاجی محمود جبلی وی که بر پرسی فرمانگی ها پیوندیان در و حکومت هرما کردستان جی دناف شاندا دا بجدار بو وکی هوا دید کو ویسپیده جوینین وانین فرمی دست بکرن جه ساعت 8:30 حتی بویا در دور ساعت 3 ایواره 4 جوینین گلکین گرنگ افروک سروکی حکومت انجام دان پشتیوان جوینین هنین فرمی هن جوینین نا فرمی جی دیگل و برهنه رو بازرگانین ویوالاتی انجام دان تنج بو ارمانجا همه جور کرنا سرچوین دارین هرما کردستان راکشان بازرگان و برهنرین قطری و هرما کردستان بهن و برهنانه بکن بازرگانی بکن بتایبتی ده کرتا گشتوکال و انرژی دا بتایبتی همه جور کرنا سرچوین پترولک و پیش سازی ده پترول دا به تکرن باشه از لو ما دخوازم دناوارو کوان جوینان دا زیده ترچه هاتیه بحث کرن جه اندامه که شانده ده پرسم هجای عبدالله حاجی محمود وزیر کاروبارین شهیدان و انفال کریان اگر کرم که گلک سپاس هجای وزیر هون افروکه ده کوبونین سروک حکومت دا بجدار بون دناوا کوبونوان دا جوینا دا چه هاتا بحث کرن بله زور سپاس طبعا وكو جنابت باس کرد لسر دعوتي فرمي ميري قطر و دوای او کوبونو لگل سروکی حکومت و هندی وزیری پیوندی دار یمش او شاندی که آماجت پیکرد لگل برای سروکی انجمنی وزیرانی حکومت هرمی کردستان هاتی قطر دو توری سرکی هبو توری کان گفتگو هماهنگی و پیوندی کانی نیوان حکومتی هرمی کردستان و قطر بو توری دو همیان هماهنگی و هاوکاری بتایبتی لمسالی و برهنان لنیوان هرمی کردستان و قطر ولو کوبونوانه دا چند وزیری که پیوندی دار آماده کوبونوکان بو که گفتگوی لسر کرا وزیری وزا وزیری بازرگانی و پاشان کوبونو لگل میری قطر و رئیسی وزرا و لهمو کوبونوکانا تأکید کرایه و لسر گرنگیدان با پیوندیکانی هر دولا و گرنگیدان با و برهنان لنیوان او وزارت پیوندارانی که حضوریان هبو لگل شاندی هرمی کردستان که بجداری من لکوبرو کنک هجای وزیر میر قطر شیخ تمیم بن حمد الثانی بحثاوی که کرکو ام دخوازین در انجام وان دایالو که بپراکتیک لسر عرده ببینین یعنی اف پراکتیک بون لسر عرده تا چند دقازان جه هرما کردستان دایا یعنی او کارین که قطر دخوازید لهرما کردستان دا بکید د سکتورین جدا تا چند دقازان جه هرما کردستان بتایبتی دویده میده بله طبعا اوی جناب دلی وایه تأکیدی کرده و که بفعلی و برهنان لهرمی کردستان انجام بدری اولش امینه تو بو پروگرامی دان را ولا الرقی فرمانگی پیوندکانی دروی حکومت هرمی کردستان لگل لایانا پیوندارکانی قطر او وزارتانی که حضوریان هبو بو گفتگو کردن و هماهنگی آماده کردنی کارنامه یک بو اوی سردانی هرمی کردستان بکن لسر او لایانانی که تشکی خرای سر لکوبنوکان بتایبتی مسئله کشتوکال کلانی کی سرکی بو گفتگوکانی ئێمە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان و مەسەلەی وزا و مەسەلەی و بەرهێنانی بیناسازی ئەمانە هەمووی گفتگۆی لەسەر کرا لە داهاتوودا بەرنامەدا ڕێژراوە کە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەوەی بەزوویی هەمانگێک بکرێت لە نێوان هەردوولا
بەوەی ئەنجامی نەتایجی دانیشتەکان بە دوواداچوونی بۆ بکرێ و بچێتە بواری جێبەجێکردنەوە وەکو میری قەتەر خۆی تاکیدی لێکردەوە. باشە ئەو بڕیارە دادگەها فیدرال دێ چ باندورێ دەرئەنجامێن وان گفتوگویان بکەک و وەکە میرێ قەتەرێ گوتی ئەم دخوازین ئەرزێ واقعیدا دەرئەنجامێ وان دایالوکا ببینین و قازانج بۆ هەردوو ئالیان هەبیت. بەڵێ تەکید ئەمانیش تاکید لەواکەنەوە کە ئاسایشی عێراق بەلای ئەمانەوە گرنگە و هەرێمی کوردستانیش هەمیشە تاکیدی کردوتەوە لە ئەمنیەت و ئاسایشی ئیستیقراری عێراق بەگشتی بەڵام ئەو بڕیارێکە پێچەوانی بنەمای ڕێخستنی پێکهاتووی عێراقەکە لە ڕابردوودا دەستورێک هەبووە کە تەواوی گەلانی عێراقی کۆ کردوێتەوە ئەو بڕیارە پێچەوانی بنەمای پێکەوە ژیانی گەلانی عێراقە چکە هەرێمی کوردستان هەرێمەکە لە دەستور هاتووە و تایبەتمەندی خۆی هەیە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە ڕسمیەکانی هەرێمی کوردستان بەڕەسمی و هەندێک لە ئەحزابی سیاسی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان بەگشتی ئەو بڕیارەیان بە بڕیارێکی نایاسایی و نادەستوری پێچەوانەی بنەمای دەستوری پێکەوە ژیانی گەلانی عێراقە ڕەدیان کردەوە بۆیە هەوڵەکان بەردەوامە بێ بۆ ئەوەی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان تاکیدیشی کردوتەوە سازش لەسەر ماف و ئیمتیازاتی کۆمەڵانی خەڵکی کوردستان ناکەینەوە و تاکی دەکەینەوە لەسەر بەدواداچوون بۆ ڕاستکردنەوەی ئەو بڕیارەی کە لەلایەن دادگاوە بەداخەوە دەرچووە و ڕێزمان هەیە بۆ دادگا بەڵام ناکرێ فەرزی لایەنی سیاسی و ئاراستەی سیاسی مەساری ڕاستەقینەی یاسایی و دەستوری عێراق گۆڕانکاری دەبێژن ئەف بڕیارە سیاسیە نەیاساییە بە تاکید بڕیارێکە هەڵێنجراوی سیاسیە دوورە لە بنەمای شەراکەت و تەوازن و تەوافق کە لە عێراق گەلانی عێراق کاتی خۆی دەستورێکمانەیە لە سێ ڕێکەوتوی پشتی ڕاتکردنا vê yasaya jaliyê dadgeha fîdral hikûmeta Herêma Kurdistanê dîsa dişêtin neft û gaza xwe bifirûşîtin dê berdewam bît ئەو ئێمە لەگەڵ توندوتیژی نین و لەگەڵ تێکدانی ئاسایشی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی نین بەڵام ئەو بڕیارە لە هەرێمی کوردستان کاری پێ ناکرێت. gelek spas bûte te her hevî hêjayê wezîr belê cenabê wezîr bixwe endamê şandê bû di civînên evrokayên fermiyên serokê hikûmeta Herêma Kurdistanê de bejdar bû wekî wî jî behsa navaroka civînan kir ku di hemû civînan da tekezî li ser pêşdeçûna peywendiyan bi awayekî feelî praktîkî li ser erzê waqe li ser erdî bihêne dîtin hatiye kirin êdî civînên fermî yên serokê hikûmeta Herêma Kurdistanê li dewheya paytextê Qeterê bi vî awayî di ser dana du rojî de bi dawî hat. İman derbas şandiya Kurdistan 24 li dewheya paytexta Qeter. Spas.